دوای وەرزێک لە ڕەنج و ماندووبوونێکی زۆر ئێستا جوتیارانی دەڤەری ڕاپەڕین ڕوویان لە سایلۆی ناوچەکەیان کردووە بۆ تەسلیمکردنی بەرهەمی ئەم ساڵیان. جوتیاران لەلایەک دڵخۆشن بە زۆری بەرهەمی گەنمی ئەم ساڵیان، لەلایەکی دیکەوە نیگەرانیەکی گەورە بەرۆکی گرتوون، ئەویش کەمی ئەو بڕەگەرمەیە کە لەلایەن سایلۆکانەوە لێیان وەردەگیرێت. بەو هۆیشەوە لایەنە پەیوەندیدارەکان بە کەمتەرخەم دەزانن لە ئاست پشتگوێخستنی ماندووبوونیاندا. کێشەمان زۆرە، ڕێژێکی زۆر گەنم بەرهەماتووە بەڵام لێمان وەرناگرن، ڕێژێکی زۆر کەممان لێ وەردەگرن. بەو ڕێژەیەش ئەو گەنمەی هەمانە سەرف نابێ، ڕاستی گەنمێکی زۆرمان هەیە و سەرف نابێ، مەسرەفێکی زۆرمان کردووە، ئەو مەسرفەی کردومان ئەومان دەست ناکەویتەوە. بڵێن یان نەڵێن مەسرەفی زۆر چۆتە سەر کیمیا و شتیوە دەرمان گاز لە دۆنمەکی 700-800 کیلۆی بەرهەم دێ، هەر بەلانی کەمەوە هەیە زیاتریشی بەرهەم دێ، هەر لە 500 بەرەو سەر 93 کیلۆمان بۆ هاتۆتەوە، بە 93 کیلۆی ئەدی ئەو گەنمەی ماوە چی لێ بکەین؟ لە کۆی 500 تەنی 12 تەنیان بۆ کردوم. ئارەوەڵڵ کەم نییە و ڕێژەیە؟ ئەی چۆن کەم نییە؟ دێ من ئەو چی لێ بکەم دیکە لە ئاوەی کەم نافرۆشیە لە ئاوەی کەم نازانم چی لێ. وەڵای تەمان تۆ نەگەرانی وەرە وەڵای دڵم ئەوا دەکا. پارت 300-400 تانم تەزمین کردو ئەساکەنی بەخوا 500م دیاترەیە بەلانی کەمەوە دام نەدەڵم 500. ئێوارەکەی سەرەکەمان داخل کرد بوو، ئەوەش لە گوێری ئەوەکەی نووسراوە 11 نەمان دەزانینە کیلۆگرامە و نەتەنە بۆ بەیانێکی هاتی نێری لە سایدۆ پرسەرمان کردیان کە ئەڵەکاکەوە یەک تەنی پێ دەکرێت، یەک تەن 11 دوێنم نووسرا، ئەمێش کوتمان بکەواتە بە 11 دوێنمی چی بکەین بە تەلێکی 32 دوێنمم کردوتە گەنم 11 ئەو بۆ نووسراوە 11 دوێنم. ئەوەکەی کەیان دەبێ بارزان فرۆشی بگەیان دەبێ محاوەرە بکەیت وەرەقەیەکی بەگەیانی بکری پێی تەسبیل کردی یاڵەیە. بەڕێوەبەری سایلۆی ڕاپەڕین ڕای دەگەیەنێت کە جوتیاران دەتوانن لە ڕێگای سیستەمێکی ئۆنلاینەوە نۆرە بگرن بۆ تەسلیمکردنی گەنمەکانیان تا ڕێگری لە قەرەباڵغی بکرێت. سەبارەت بە بڕی وەرگرتن ناوبراو پشتڕاستی دەکاتەوە کە بۆ ئەم ساڵ تەنیا 20,000 تۆن گەنم لە جوتیارانی دەڤەرەکە وەردەگیرێت، بەڵام نایشارێتەوە کە ئەم بڕە بۆ سنوورەکە زۆر کەمە و هەست بە ناڕزایەتی جوتیارانی ناوچەکە دەکەن. بڵێ بۆ ئەم ساڵ دیارە ڕێژەکە دیاریکراوە نزیک بە 20,000 تۆن گەنم وەردەگیرێت، بە 100% کەمە، چونکە ئێمە هیچ جوتیارێکمان نبینەوە کە ڕازی بێ لەو شێوازی بڕەگەنمێک کە بۆی دیاریکراوە دەیهێنێ بۆ سایلۆ، چونکە بۆ دۆنمێک نزیک بە 125-128 کیلۆ دیاری کراوە بۆ هەر دۆنمێک بۆ جوتیارێک. بۆیە ڕێژەی جوتیار لە هەرێمی کوردستان زۆرە و دۆنمەکانیان کەمە. ئەم دۆخە جوتیارانی ڕاپەڕینی خستۆتە نێو دوو بژاردەی سەخت کە یەکێکیان ناچاربوونە بەو بڕە دیاریکراوەی سایلۆ و ئەوی تریان ڕووکردنە بازاڕی ئازادە بۆ ساختکردنەوەی بەشە زۆرەکەی دیکەی بەرهەمەکەیان کە زۆر جار بە زیانی ئەوان دەشکێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.